بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، کۆمەڵە زنجیرە وتار لە خزمەتتانە باس و بەیانمان کرد. ئاسایشی ڕۆح زۆر سوودمان لێوەرگرت لە خزمەتی ئەوەستاین، دڵ و دەروونمان چۆن پاکەینەوە. ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵی ئارام کردین کە لە خزمەت چاوە جوانەکانی ئەوانە ژیانمان گوزەر کرد. زۆر گرنگە لە مەسەلەی ژیانمان و دنیاداریمان زۆر بکۆڵینەوە. زۆر پێویستمان بەوەیە کە لە خزمەت زۆرێک لە ئەو فەرمایشت و ئەو ئاەتە پیرۆزانە بوەستین کە باسی ژیانمان بۆ ئەکە. لە ڕاستیە موسڵمان تەنها بەبوونی ئاخرەتەکەی موسڵمان نییە، بەدامەزرانی دنیا و ڕێککردنی ژیانی بۆ ئاخرەتی ئەبێتە کەسایەتێکی موسڵمان و تۆکمە ئەبێ. بۆیە زۆر گرنگە هەر یەکێک لە ئێمە زۆر گرنگی بە دنیای خۆی بدا و بزانێ ژیانی ئێرەی چۆن ئەبێ و چۆن سازی ئەکا. زۆرن ئەو زانانەی کە بۆ دین شتیان بۆ نووسیوین و زۆرێکن ئەو زانانەی کە بۆ دنیا شتیان بۆ نووسیوین. ئێمە 1000 ساڵ حکمی جیهانمان کردووە، چۆن جیهانمان بەڕێوە بردووە، ژیانمان چۆن بۆ بە چه شێوازێکە گوزەری کردو. یەکێک لەو زانایانەی کە زۆر گرنگی بە و لایەنەداوە بریتێ لە ئیمامی ماوەردی کە لە کۆتایی 300ەکانی هیجری و سەرەتای 400ەکانە ژیانی بەسەر بردووە. ئەو ئاخیری دەوڵەتی عەباسی بووە، یەکێک بووە لە قاڵیەکانی ئەوان. زۆر کتێبی نووسیوە لە مەسلەی سیاسی شەرعی و لە مەسلەی دنیاداری موسڵمانە، چۆن دنیا ئەبا بەڕێوە و چی ئەکە. دیارە زەمەنی ئەو زۆر تەئسیری لەسەر بووە کە بزانێت چۆن ژیان تۆکمە ئەکە، چۆن حاڵی ژیانی ڕێک ئەخا. لە ڕاستیە کۆمەڵە کتێبی زۆر نایابی نووسیوە، هەندێک مەواعیظی نووسیوە بۆ سوڵتانەکان، هەندێک کتێبی لە سیاسی شەرعی و توڕقی حکمان نووسیوە. یەکێک لە کتێبە زۆر نایابەکانی ئەم کتێبەیە کە هەل لە عنوانەکەەوە زۆر سەرنجی تۆ ڕائەکێش. نووسیوێتی ئەدەب و دنیا و دین، دنیای خسۆتە پێشەوە، ژیان سازی لەگەڵ دین سازی، ئادابەکانی دنیا چۆنە، ئادابەکانی دین چۆنە. لە خزمەتانە حەزم کرد ئەم کتێبە بکەمە وەک مەستەرێک لەبەر دەسا و سەرچاوەیەک بۆ ئەم چەند وتارێکە لە خزمەتانە ئەبم. لە ئەدەبی دنیاوە بزانین ئەم پیاوە گەورە چۆن لە فەلسەفەی ژیانی ڕوانیوە و چۆن خوێندنەوەی بۆ مرۆڤ کردووە. لە بابی دنیایە سەرەتاییترین مەسەلە کە دەستی پێ ئەکا ئەفەرمێ الئینسان مەدەنی بطبعه. ئەمە قسەیەکی مەشهورە، یعنی ئینسان خۆی بۆ خۆی ناتوانێت بژی، لەگەڵ دەوروبەرەکەیە ئەژی. بزانە خوا جەل جەلالوه قودرەتێکی زۆر گەورەی هەیە، هەموو مەخلوقاتی دروست کردووە و خوا جەل جەلالوه لەناو ئەم مەخلوقاتانە هەمیشە ضعیفی دروست کردووە، هەتاوەکو خوای بە قووەت بناسی. لەناو هەموو مەخلوقاتی خواشە لە ئینسان ضعیفتر و لاواستریتیان نیە. یعنی تەسەوورکەن مێرولەیەک لە ئینسان زۆر بەهێزتر. یعنی تۆ عمرێک چەندێکە، یعنی عمری تۆ جار بەجار بەرەو خوارەوە دێ، لە هەزاران ساڵ وردە وردە هاتوۆتە سەر ئەوەی کە تۆ چەند سەد ساڵ دواتر هاتووە سەر ئەوەی ناگاتە سەد تۆ ژیان ئەگوزەرێنی. بەینەما ئەگەر کیسەڵێ بگری 300 ساڵ ژیان ئەکات، شێرێ بگری 100 ساڵ ژیانەک. بەڵام دیقەتە دەی ژیانی ئەو لە زمانی ئادەمەوە بۆ ئێزە هەروەکو خۆیەتی
ژیانی تۆیە وردەوە کورتە بێتەوە بچووکە بێتەوە جار بەجار هەز بە زەعیفی و لاوازی تۆ ئەەکەی بۆیە ئەفەرمێ لە ناو حیواناتە هەر هەموو خوا جەل جەلالوه ئینسانی لە هەموویان زەعیفتر دروست کردووە لە ناو هەموو حیواناتێکە لە بینی یەکترا هەموو گیاندارەکان لە بینی یەکترا بۆ جنسی خۆیان کەمترین ئیشیان هەیە دیقەت بدە مریشکێک بۆ پاکردنەوەی خۆی پێویستی بە بەرامبەرەکانی نییە بۆ خواردن سازکردنێک پێویستی بە کەسی تر نییە خۆی خواردنەکەی خۆی تەرتیب بکات و کۆتایی بێ بەڵام ئینسان پێویستی بە جنسی خۆی هەیە سفرێک کە ئامادە ئەکرێت لە بەردەمی ئینسانە چەندین ئینسان پێوەی مەشغوڵە بێتەوەکو ئەو سفرەیە ڕێکە خرێ و چاکە کرد هەیتر لەو کەسەوەی کە گەرمەکە ئەنێژێ لەو کەسەی کە زەویەکە ئەکێڵێ لەو کەسەی دروێنەی ئەکا لەو کەسەی ئەیکاتە نان هەتایەتە سەر سفرەوە الحاڵ هەموو جۆرە خواردنێک زۆری پێچی و هەمووشی دەسی ئینسانە و دەسی کارە بۆیە ئینسان لەناو هەموو جنسەکانە لە هەمووانیان زیاتر زەعیف و لاواسترە و پێویستیان بە یەکتری هەیە تاوەکو بەم محتاجیە و بەم داماویان زوو خۆیان لە یاد بێ ئاگایان لەسەرەوە بێ ئاگایان لە ڕەب العالەمین بێ رب العالمين لقرآن أفرمي وخلق الإنسان ضعيفا إما إنسان من بلاوازي دروس كردو بمعنى كلمة إنسان لاوازا لها مجورة كان حياة وجيانية ولاوازي هسبي أكي هستكي زور بيوستي بوهايا ك دورو بركان همو لقل يابن إنجا أتوانا عيش وجيانك بزوري أم بيوستياني إنسان وهاي لكردو أما لطفك زور قوري خوايا ما وردي أفرم من نعمتي خويا كإنسان أو ضعيفة أجنا إنسان صفتك طغيانيتي هميشه زال أبي بس الدور بركانيا تصورك هرشي لم كانوا كائناتي إنسان زال مو بسريا إشي حتى هوا إنسان إشي لسركة هم مشتك إنسان إشي لسركة بوي أخوة جل جلاله أم ضعيفي دعوة إنسان بنا إنسان بوي طغيانك لحد خوي تجاوزنك شو إن الإنسان لا يطغى أن رآه استغنى بخوا إنسان كهر أو نبيني دولة من بو تير بو يتتوشي طغيانة به لحد خوي لا أدا بويا هميشا إنسان بيويسي بوهايا ك ضعيف يكاني خوي ببيني يي ضعيف يكاني إنسان رحمتي خوي بو إنسان بويا أبيني لو أتي مهندجار يكتري بضعيف سيركي أبيني أم كسا جناهي كردوا أم بسوق سيري أكين أو كسا خللي كم من هي نقص ما النبي شعرك فرمي أعيرتني بالنقص والنقص شامل ومن ذا الذي يعطى الكمال فيكمل تو من عبارك يبوي كنقصكم تي يبوي كي هي بنقص به هم من نقص دارين هم من عيب دارين كي من هي طوابي كمالي بيدرابي مرخوم شاهدي أدم كخوم ناقصن بەرامبەرەکانیش ناقصن هەموو ئینسان نەقسێکی زۆر گەورەی هەیە و عەجزێکی زۆر گەورەی هەیە دەی لەناو ئەم عەجزە زۆرە ئینسان هەمیشە ئەبێ پەیوەندی بە خوایەکی زۆر عەزیز و عەظیمەوە بکە هەتاوەکو ڕزگاری ئەگەنا هیچی لێرە پێ ناکرێت وەڵڵا ئینسان سەیری زەعیفی ئینسانەکەی بەزەید بە ئینسانایەتەوە لە ڕووی زەعیفیەوە ئەگەر سەیری ئینسانەکەیت و دیقەت ئەدەی سوبحان الله لە هەموو بوارەکانە زۆر لاواز تصور کە لە بواری خواردنە ئینسان چی پێ ئەخورێ یعنی چی ئەوەی کە ئینسان ئەیخوا چەندێکە چییە شتانێکی زۆر کەمە لە ڕووی ماسوولکەکانەوە کێ چێبێنە لە ئینسان زۆر بە قووەترە ماسوولکەکان ئینسان چی هەیە لە ڕووی جوانی و جەماڵەوە کاتێک کە ئەیهێنیت و گراسی ئەەکەی سیرەکەی جوانی و جەماڵی تاوسێک و کەڵەشێرێک و زۆر شت ئەبینی کە لە ئینسان زۆر دیمەن و ڕانکەی جوانتر و ئەلوان و ئەشکاڵی هەیە ئینسانەکان چەند شکڵێکیان هەیە بەڵام لە ئاژەڵەکانە هەرچی شکڵەکانە هەیە و هەرچی ڕەنگەکانە هەیە حتى لە ڕووی قووەت و هێزی جنسیەوە ئەگەر سەیری ئینسانەکەی ئینسان کێیە هەرچی تەیر و توێر هەیە بێنە لە ئینسان بەهێزترە دەی لەناو ئەما کە سەیری ئینسانەکەی لە هەموو شتەکانە لاواز تەنها مەسەلەی عەقڵە إنسان خوای گەورە عەقڵی داوەتێ فامی داوەتێ هەتاوەکو زاڵ بێ بەسەر ئەو ناڕەحەتیانە و ئەو زەعیفیانەی کە خۆی هەیەتی و ڕێژیان کاتەوە هەموو ئەوانەی کە هەیەتی ناخی هاواری ئەوە ئەکا کە پەیوەندی هەبێ بە خوایەکی زۆر عەزیمەوە هەتاوەکو ڕەب العالەمین دەروی خەیری لێ بکاتەوە سەبیلی خەیر
پیشانی بدا و چاوەکانی گەشکاتەوە پێی. ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەم ئایەتە پیرۆزە وهەدەیناه النەجدەین ئەفەرمێن نەجدەین بریتێ لەوەی طریقی خەیر و شەڕ هەردووکیان خوا جەل جەلالوهو پیشانی ئینسانی داوە چونکە ئینسان زۆر محتاجە بەوەی شەڕ بناسێ خەیر بناسێ. هەموو حاجەتەکانی ئینسان کە دیقەت ئەدەی عەقڵی ئینسانە بەس جیای ئەکاتەوە و وای لێ ئەکا کە بزانێ پێویستی بە چی هەیە چی ئەوێ. يعني تطور لعقل إنسان الذي إدراك إنسان زور جرينج سيجري ما دي قد بدين بقشتي سيري أو إدراك بهذا كين كلميش كل ذهن ما نهاية دي قد بدن كان صالح لما وبيش أو مالانيك لها لبجاء أكره خو من بدس خو من روخان ما نمالي ترمان دروس كرت شو الزمن والزمينة حاجي من داخوازيش تي كتير أكا هو الوش تكيتر أدم ولا مسألة أرزاق مانا هموما اعتماد مانا سر عقول مانا عقل كان مانا إنسان تشتغل بازار وبازرقاني أكا أو زاوية أكره أفروشته وباخيك يعني أكره باخيك دا أنا هرشي كارك إيكا جوركاني كار بيسي بعقلي هي بعقلي لقال يا مانوبك إنجا رزقي دس أكوي همو أويك برجيانيا أجوزري همو بريتي لمانا يعني جاري وهي كسي كي زور عاقلة بيني لأو بري عقله بلام زوزو فقيرة. طبعا ابن الراوندي هبوا ابن الراوندي بيا بيدين بوا ملحد بوا جارك الله لشعرك يا سبحان من أنزل الأيام منزلها وصير الناس مرفوضا ومرموقا الله باكو بيقردي بو پروردگاری که روزگارکانی وها لیکن و خلقی اگبینی مرفوض و خلقی مرموقا فعاقل فطن أعيد مذاهبه جاري وهي كسك عاقل زور زيرك أبيني زور يعني زور ما دو أبي هتاكو لقمناني كي دسكه بلام جاهلي كي زور تمل أبيني مرزوقا رزقك زور زوري هي الله أما واكا كإنسان وكو سرشيتو حائري أكا ديواني أكا عاقل زور زيرك وهالي أكا كبكات الزنديق وبيديني بكا. طبعا ابن الراوندي خوي أمشعر عليه ما وردي ردي أداته عليه أما سيري حسني ظني بخوانه وجل جلاله چونك إنسان أجر سيري بشتي رزق كان وبشتي مصالح كان يجيان كا وها أكاد ك أزاني أم كسيك زور عالمة وزور زور عاقلة كلنا ورزقة برزقة يا لدنيا يا ببشة كم بشة ناتوين بلين ببشة بلين كم بشة كاتك سيري أم حالته أكا أبينا لبشتوا حكمتك زور جورها الله يقول إنسان سيري حكمتك كا أبينا جاري وهي باري زور بو جاهل بلا مصيبته نبونيش بو عالم خير وبركة ورحمته بويا همشي إنسان بحسن ظن وكسي عاقل سيري عللي مصلحة كان أكا آية مصلحة كان لكوا باشن لكوا خرابن بويا فرمي لفرمايشتك هاتو كإمام أحمد الترمذي روايتي عن كردوها أفرمي حسن الظن بالله من عبادة الله بس قماني باش بدلتا برانبر بخوابه بعبادة بو حسابك قرنقا وي استئما بزانين اما زور لاوازين خوايكي زور بدا صلاة من هيا لناو همو جاندارانا تنهاشتك من هي هزي هي بيج عقل من تناند رزقش من بعقل من دسمانك اقنا دسمانك كوابو بيس من بويك پەیوەندێکی زۆر بەهێزمان هەبێ لەگەڵ سەرەوەیە و لەگەڵ ئاسمان. لێرە دوای ئەم مقدمەیە یەکسەر ماوەردی سەرنجمان ڕائکێشە بۆ شتێک زۆر کەس هەبوون لە زەمەنی ماوەردی و هەتا ئێسش ئەوە تەسەوورکەن چەند وتار دراوە لەسەر خراپی دنیا و زەممی دنیا و ئەی چەند وتار دراوە بۆ باشی دنیا و چاکی دنیا و ئەو لایەنەی کەم ئینسانی موسڵمان ئەوێ پشکی خۆی وەرگرێ لە دنیا پشکی خۆی بە زۆر پەیاکە لە دنیا أفرمي أقال ليبه نبلاماري دنيا بيت الدنيا قال بيتوا نبشتش كرا دنيا كاري توي مسلمان أويك بزاني سيري حاجاتي خوت وبيوسياتي خوت كي بدوا عجزي خوتها بقري إيرب كي تداري تكليف وعمل إيشي تياب كي آخرتش بكي تداري قرار وجزاء وهولي وبدي ونزاني لدنيا ببي بشك أبي جيان بري تسر بيوستي بشكي دنيا هيا أبي إلا بشكي دنيات هبي أبي ضروري بويك لبشكي دنياتا بشي خوتي ورقرت بي أجر بشي خوتي ورنقرت بي أفرمي أو للدين تي نقش بالكل لو ما تكري
ئەبێت لە دنیاە فعلەن پشکی خۆتە وەرگرت زۆر زەرورە ئینسانی مسلمان دنیای نەخاتە پشتی ئەم ئاەتە پیرۆزە فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب وتوانا هەندێک لە مفسرین إذا فرغت فانصب يعني إذا فرغت من أمور دنياك ئەگەر لە کاری دنیا بوویتەوە ئینجا ڕووکەرە قیامەت ئەڵێ بۆیە ئەدەبی دنیا و دینم داناوە خوا ئەمر بە پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم ئەگەر لە دنیا و کاری دنیات لێ بوویتەوە اینجا هەڵمەت بدە بۆ مەسەلەی ئاخرەت و ڕووبکەرە رب العالمین بۆیە ئەفەرمێ هەتا دنیات دان نەمەزرێ ئاخرەتیش دان نەمەزرێ ئەبێت دنیا دا بمەزرێنی اینجا ئاخرەت دا بمەزرێنی خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ليس خيركم من ترك الدنيا والآخرة من ترك الدنيا للآخرة باشترین کەسی ئێوە و کەسە نیوازی لە دنیا هێناو بۆ ئاخرەت ئیتر شەو و ڕۆژ وەڵا ئەوە لەسەر بەرماڵم و خەریکی دینداریم و خواناسیم و هەرچی شتە وازم لێ هێناوە نا ئەفەرمێ ليس خيركم من ترك الدنيا للآخرة ولا الآخرة للدنيا وأجاتان لي باشترين كشتان هر أولنية كوازي لآخرة هنا يبود الدنيا لا هيتشيان ولكن خيركم من أخذ من هذه وهذه باشترين كستان أو كسيكا لم بشوك ورقري لا يش بشوك ورقري الدنيا شيء أوي آخرتي شيء هردو كاني أوي للروايتك أفرمي فإن الدنيا بلاغ إلى الآخرة كل الدنيا أدقيني بآخرة فلا تكونوا كلا على الناس ببنا قرصاي بس الشاني خلق وخلق بخيوتانك خد جيانا دام زرينا إن جهلمتي آخرتي شتابي ولا آخرتي شآزاب لفرمايشتي كتير أفرمي نعم المطية الدنيا باشترين وڵاخێک کە بەدەستی تۆ بێ سەرکەوی باشترین سیارەیەک سەفینەیەک هەر شتێک کە تۆ سواری ئەبی بریتێ لە دنیا فەرتەحیلوها سەرکەون لەسەر دنیا تبلغكم الآخرة تانگەێنێتە ئاخرەت کە بۆ بێ پشکی دنیات ئازایانە وەرگرت بێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ پیاوێ لە خزمەتیا دانیشت بوو ذەمی دنیای کردوتی کورە دنیا هیچ نییە و دنیا بێکەڵکە و دنیا ئاوا خراپە ئیمامی عەلی ڕووی تێ کرد و فەرمووی الدنیا دار صدق لمن صدقها أخو أم دنيا هر كسي راز بي لقل يا داري الصدق أبو أو داري الرازقوية ودار نجاة لمن فهم عنها أخو أو كسي جوان تيجي يشتبه أئر أكاتا مالي نجاة بون ورزقار بون ودار غنى لمن تزود عنها أخو أو كسي تيشوي لي هالقري أبيت شويني دولة من ديبو أو واتا أكري أم مالي إيرا إما بكار بينين بيكين بركات بو آخرتما ئەم فەلسفەیە کە ماوەردی دای ئەمەزرێنێ فەلسفەیەکی زۆر گەورەیە ئێمە موسڵمان هەمیشە تەرکە دنیا بووین 100 ساڵی عمرمان لە دوای خلافەی ئیسلامی و بابزانن هەرچی پارۆسر و سامانی موسڵمان لای کافر هەر پاڵمان پێوە ناو ئەوە جوولەکە بە پارە ئەوە دەوڵەتی خۆی دروست کرد ئەوە شیعە بە خومس ئەوە جەنگی جیهانەکە بەس ئەهلی سونەیە هەر ئەڵێ زوهد و دنیام ناوێ بەڵام تۆ سەری ئەو فەلسفە جوانەکە کە دین فێری ئێمە ئەکا كبريتيا لوي فعلا باشترين مال سرزوية أو مالين دسي كسي مسلمان بويا مسلمان أبي لبشكي الدنيا زور آزابي ناكري لبازار مسلمان لدوا أبي أبي جنگي كي طواوي كردبي للدنيا لسر ديناري لسر ربع لنا بازار هتاو كبايك أو دستبريك أفرم مقاتل جرايته كإبراهيم خليل وتوتي يا إلهي حتى كيتر من بالدنيا بيمو بروم هر خليشي أو مشتي بياكم حتى كيتر من هر خريب مش إنسان حتى أو دقي أمري هر أبي بالدنيا خريشي أو بيشتي بياكات وسرفي كات علماء يستي تنمية بشري وأمانة ألين إنسان 50 سال كوا كاتو 50 سال تري يا 6 سال تريش كجيا سرفي كاتو همو ككو كروتو دايانيتو بجي الله خو حافظ هيك بدس ونامني خانو دروسك نخوشك دوای ورده د پیره بی ای فروشی توزعی هي دي الاخير 0 درجه همو لشتاغي وجمال وكمال همو الى دس ادي دي وتي يا الهي حتى كي بيمو برم بي وتراها وارك لكرا امسك عن هذا وازل ما نبينا فليس طلب المعاش من طلب الدنيا اقاد ليبه كتب دواي جياني خوتا اقرا طلب الدنيا ني طلب اخرتها تو أبي بجي ليرة واجب خود خود خواني خودني خوا خواني توي واجب لسرد أبي لا شد بخيو كي ليرة وواجب لسرد أم لا شيد وهالي أبكي ككارك أبو آخرتي بوي أم بشي كتو بلا ماري دنيا أديتو جياني خود
ساز ئەەکەی ئەم بەشی دنیا نیە بەشی ئاخرەتە ئەجری لەسەر وەرەگری. سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لەبێ فەرموویەتی لە تەوراتە نووسراوە ئەگەر هاتوو لە ماڵەکەتدا گەنم هەبوو اینجا دەستکە بە عیبادەت، واتە هەتاوەکو هەتە لە ماڵەوە خەریکی عەبدایەتێکی زۆر باش بە، فەئین لەم یەکن ئەگەر نەدبوو بڕۆ فەطلب دەبڕۆ بازاڕە بگەڕێ. يا ابن آدم حرك يدك يسبب لك رزقك، أي بني آدم يسبب لك رزقك، أي بني آدم دسكان بجولنا أبت السبب رزق بوتو، أي قد دسكان بوسيني وتما بخوا رزق با مفهومك إسلامي نية، مفهوم إسلامي كأوية كتو بجولة حركة بك بجولة حتى رب العالمين جل رزقك كد أدات. هندي لحكما فرموي أنا ليس من الرغبة في الدنيا اكتساب ما يصون العرض فيها. إنسان بأندازي أوي شرفي خوي أباريزي لدنيايا، كسايتي خوي أباريزي لدنيايا، چنيكي بيويست لما دوسر وتسامان كوي بكاتا وناكاتا أوي بلاماري دنيا دان. وخوي قرأ عقلي بتوداوا بير أكيتوا ساڵێک ئەمەندەم پێویستە، 2 ساڵ ئەمەندەم پێویستە، 3 ساڵ ئەمەندەم پێویستە، ئەوەندە ئەتوانم کەسب بکەم. ئەمە بەشێکە لە کاروباری دنیاداری تۆ و بەشێکە لە کاروباری دینی تۆ. دەی لە حێرس نییە ئەوەی کە هێز ئەدا بەلاشت، ئەوە لە حێرس نییە، ئاگات لێبێ. پێویست ئەکا کە ئێمەی ئیماندار کەسێک بین لەو کەسانەی کە زۆر بەهێزین لە دنیامانە. تەسەلسولی ئەم فکرانەی ماوەردی بەم شێوازەیە. خوایەک زۆر دەسەڵاتدار ئێمەی دروست کرد، هەموو مەخلوقاتی دروست کرد بە لاوازی، لە ناویانە ئینسان لە هەموویان لاوازتر. بۆچی ئەمەی کرد؟ هەتاوکو ئینسان تێبفکرێ پێویستی بەخوا هەیە جەلەجەلاوه، لەو بپارێتەوە، لەو بلاڵێتەوە، پەیوەندی لەگەڵ ئەوە بەهێزکە، کە پەیوەندی لەگەڵ ئەوە بەهێزەکە پێویست ئەکات لە دنیای زۆر ئازابێ. ئەم مەفهومە غەڵەتە ئێوە لە زیهنی ئێمە ڕێکاتەوە کە دنیا پشتی تێبکەین و بیدێنە دەستی کافران و ئاخرەتیش ئێمە ڕووی تێبکەین. ئەگەر تۆ لە بازاڕە نەبی بەشێک لە ئەحکامی دین سبحان الله دیقەت ئەدەی لەسەر مال بنیات نراوە، حتا لە ڕوکنەکان. ئەی تۆ ئەبینی نوێژ قەی ناکە، ئەوە گریمان نوێژەکە جێبەجێک، شایەتومان قەی ناکە، ئەی زەکاتت، ئەی ڕۆژوت، بەچی ڕۆژوو، بەچی بەربانگەکەیتەوە، بەچی پارشێوەکەی، ئەی حەجت، هەموو لەسەر ماڵ بنیات ئەندێ، ڕوکنەکانی دین لەسەر ماڵ بنیات ئەندێ. بۆیە ماوەردی ئێوە پێمان بڵێ زۆر ئاگاتان لە دنیا بێ، دنیا نەدەنە دەستی خەڵکی تر. ئەمە مەفهومێک لە خزمەتانە ڕێکەمەوە، مەفهومی ماڵ لە لای ئافرەت، بەتایبەتی لای ئافرەتی کورد. کێشەیەکمان هەیە ئێمە، یعنی دیقەت ئێمە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخوێنین و بەڵام تێی نافکرین، تەئەمولمان نیە، تەئەمول. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بنیاتی کاری دعوی لەناو مەککەیە سەرەتا لەسەر پارەی خەدیجە بوو. خەبوو ئافرەت ئەکرێ لە ڕووی مادە و پارە و سەرۆت و سامانی خۆیەوە بنیاتی خۆی هەبێ، ئیشی خۆی هەبێ، کاری خۆی هەبێ، کە زۆر گرنگە. ئەمە ئینسانی موسڵمان بتوانێ، ئافرەتی موسڵمان بتوانێ قووەتی مادی خۆی وەلەو کەمیش بێ وردەوە دە کاری پێ بکە، گەشەی پێ بدە. لەبەر ئەوەی مەساریفت کەمە، دڵنیا بە تۆ پێش زۆر کەسی تر ئەکەویتەوە لە بازاڕ ئەتوانی ململانەی گەورە بکە. بۆیە ممکنە مسلمانان بە نێر و مێیانەوە ئەبێ زۆر وریانە لە بازاڕەکانە مامەڵەکەن و زۆر کاری باشکەن، هەتاوەکو ئەو نیعمەتەی خوا کە بەسەر زەویەوە هەیە بیخەنە دەستی خۆیان، نەیخەنە دەست یان با بڵێن بەجێی نەهێڵین بۆ خەڵکی غەیری خۆمان. کۆتا مەسئلەی ماوەردی کە ئەمەوێت لە خزمەتتانە باسی کەم، فەلسەفەیەکی زۆر گەورەیە. لە کوردەواریە قسەیەکمان هەیە، ئەڵێ دەست بە کڵاوی خۆتەوە بگرە بابان نەیبە، واتە تۆ خۆت گرنگی دەوروبەر گرنگ نییە. ئەم فەلسەفەیەکی غەڵەتە. واللهی سەلاحی دنیای خەڵک، ژیانی خەڵک بە دووشت چاکە بێ، فەردەکان ئەبێ خۆیان باش بن، کۆمەڵگاکە ئەبێ باش بن، هەردووکی ئەبێ تۆ ئیشی لەسەر فەرد کرد بێ، ئیشی لەسەر کۆمەڵگا کرد بێ. ئەفەرمێ هەر فەردێک مەهماکان بەهێز بێ لەناو کۆمەڵگایەکی فاسیدا پرژی فەسادی بەرەکرێ، وە کەسێکەوە خۆی خراپ بێ لە ذاتی خۆیان لەو کۆمەڵگایەکی باشە، کۆمەڵگا باشەکە سوودی پێ ناگەێنێ. ئێستا کەسێکی خراپ، یعنی منافقین لە زمانی ئەصحابە نەبوون،
ناخیان پیس بوو لە زمانی سەحابەشان و پێغەمبەری خواشیان صلی الله عليه وسلم بینی هیچ سوودی پێ نەگەیاند. بۆیە بوونی مجتەمەعێک لەگەڵ فەردێکە، بۆیە ئێمە وا نەزانین ئێمە بەشێک نین لە کۆمەڵگا. ئێمە الإنسان مدني بطبعه، باشە ئێمە بەبێ یەک نامان کرێ، کاریگەریمان لەسەر یەکتر ئەبێ. بۆیە ئەبێ ئێمە کارمان کرد بێ لەسەر ئەوەی خۆمان تۆکمەکەین، کۆمەڵگەمان تۆکمە کرد. بۆیە هەموو بابەتێکی تەسکیەیی و تەربیەیی نەتیجەکەی ئەبێ بەرەو کوێ بڕوا بەسەوە بەرەو عیمرانی زەوی. فرید الأنصاري کۆمەڵە زنجیرە کتێبی زۆر جوانی هەیە، یەکێک لە کتێبەکان بە ناوی من القورآن إلى العمران. تۆ لە قورئان خوێندنەوە دەست پێ ئەەکەی، بەڵام نەتیجەکە عیمرانە، سەرزەوی ئاوادانکردنەوەیە. بۆیە تۆی موسڵمان نابێت دنیا لێ بگەڕێی بۆ خەڵک، نابێت ئێرە واز لێبێنی بۆ خەڵک، نابێت کۆمەڵگا واز لێبێنی بۆ خەڵکێکی تر بیبە بەڕێوە. ئەبێت تۆ خۆت کۆمەڵگا دروستکەی، ئەبێت تۆ خۆت فەرد دروستکەی. بۆیە ئێمە کاتێکە ئەڵێن باسی سەلاحی دنیا ئەکەین و ئەبێت لە دنیا ئاوا پەلامار بدەین و بۆ شێوازە کارکەین و ئاوا بۆ شێوازە بین، کورە زۆر زەڕورین بەوەی کە دنیامان کاتێ باشە بێ ئێمە لە ناو دائیرەیەکی گەوران پێکەوە هەمومان. بەخوا ئێستا ئێمە لەم هەڵەبجەیە کە الحەمدولله هەڵەبجە لە زۆر ڕۆ زۆر جەماڵ و جوانی زۆری تیا ماوە هێشتا، کە کافر و بێدینەوە 30 ساڵە زیاتر لەو ئەچێ بڵێم لە دوای ڕوخانی خلافەی ئیسلامی و هەتا ئەمڕۆ لەم 30 ساڵەی ئەخیرا چڕتر هاتون کار لەسەر ئێمە ئەکەن هەموو بەها جوانە ڕەوشتەکانی ئێمە ئەم کۆمەڵگایە بەرن. و تەسەوورکەن وا نەزانن مەسەلەن حیزبێک و دوو حیزب و ئێرە ئەبا بەڕێوە، وەڵا سەهیۆنێتی جیهانی وڵاتی ئێمە ئەبا بەڕێوە و حیزبیش تەوەجوهەکە زۆر کە حیزبیش دەسەڵاتی نییە. ئەوەشی کە لەسەر دەسەڵاتی نیە وەکو داشی دامەیان جوڵێن. فکرەیەکی زۆر خەتەر ئەوێ هەرچی خراپەیە بینێژی هەرچی چاکەیە لای بە. بۆی ئەبێ ئێمە زۆر ئاگامان لێبێ. لە ناو ئەوروپایە لەو ئەچێ کۆمەڵگە منتەزەم کرابێ، نظامی تیا دانرابێ، بەڵام فەرد ڕووخاوە بۆی ئەو هەموو خۆ کوشتنە هەیە. لای ئێمە کۆمەڵگە بەرەو ڕمان ئەبرێ، بەڵام فەرد زۆر بەهێزە، بۆیە کوشتن زۆر کەم تیایە ڕوو ئەدا. حاڵاتانێکە دروست ئەبێ کەم. زۆر گرنگە ئێمە لەمە تێ بگەین لەگەڵ ئەوە جەنگی ناو بازار و دنیایەک ئەکەین، ئەبێ ئاگامە لە کۆمەڵگا بێ، هەموو کۆمەڵگا پێکەوە هەڵئەسێت و دەوڵەمەند ئەبێ. کتێبێک هەیە بە ناوی دەوڵەمەندترین پیاوی بابل. خۆزگە ئەو کتێبەتان ئەخوێندەوە، سەرەتایەکی زۆر باشە بۆ فێربوون بەوەی کە ئینسان چۆن بازرگانی بکە. دەوڵەمەندترین پیاوی بابل باسی کەسێکی دەوڵەمەند ئەکا کە چۆن وا ئەکا لە خەڵکی بابل هەمویان دەوڵەمەند. چۆن یعنی پێکەوە ئێمە هەر هەمومان لە ناو کۆمەڵگا پێکەوە دەست بدەینە دەست، هاوکاری یەکتر بین بۆی سەدق ڕازگۆیی ئەمانە بڵاو بێتەوە، هەتاوەکو هەموو کۆمەڵگا پێکەوە هەڵەستی، پێکەوە دروست ئەبێ. ممکنە کەسێکی زۆر شارەزا بتوانێت هاوکاری بەرامبەرەکەی کە، بەڵام ئەشکرێ بەرامبەرەکەی فێری ئەوە بکەکەوە چۆن بازرگانی بکەوە، چۆن لە بازاڕا دروست ببێ. بۆیە سەلاحی دنیای ئێمە بە سەلاحی ذاتی خۆمانە، بە سەلاحی کۆمەڵگایە. ئەبێ خۆمان چاک بین، کۆمەڵگاکەشمان چاکەین، اینجا دنیامان تەواو دا ئەمەزری، ئەگەنا دنیامان هەر خەلەلی تێیە. دەوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە خۆی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە. ئێمە لە زەمنێکە ئەژین، زەمنێکی زۆر زەحمەت و ناڕەحەتی بەسەر موسڵمانانی جیهانە تێ ئەپەڕێ. یا ئیلاهی ئێمە ئەم کتێبەمان هەڵبژار بۆیە بێتە دەواازەیەکی خەیر بۆمان، دڵەکانمان بە جۆرێکی تر بە شێوازێکی تر ڕامکەینەوە لەسەر دینداری و خواناسی، لەسەر دنیاداری. خوای ئێمە ئەمانەوێ ژیانمان سازکەین، بەڵام لە زەمنێکی زۆر خەتەرناکە. یا ئیلاهی تۆ خۆت سەرپەرشتیمان کە و ژیانمان سازکە. ئەمانەوێ دینمان ڕێکخەین، خوایە تۆ خۆت دینمان ڕێکخە. یا ئیلاهی ئێمە ئەمانەوێ هەموو خۆمان و ماڵەکانمان زۆر تۆکمە بین. یا ئیلاهی تۆ کۆمەڵگاکەمان بۆ تۆکمەکە یا ڕەب العالەمین. ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهی زۆر و زەوەندەمان بۆ تۆ بەرز کردوێتەوە، هانای فەقیری و زەعیفیمان بۆ لای تۆ هێناوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت. یا ئیلاهی دەرگاکانی خێر بەسەرمان ئەبکەرەوە و لەسەر جەم گوناهەکانمان ببورە، عەفومان کە لێمان خۆش بە، هەڵە و کەم و کوڕێک هەمانە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت، دڵمان دامەزراو کە عاقبەتمان پڕ خەیر کە، مەمان دەرە دەستی خۆمان، تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە.
یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بۆ خاتینەوە جوانەکانی خۆت بۆ خاتی صفاتە بەرزەکانت لە گوناهی خۆمان و دایک و باوکمان و مسلمانان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە خوای گیان وەچەکانمان پارێزراوکە یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نابێەوە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نابێەوە ئەولاد و ئەحباب و خۆشەویستانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی سپاردە لای تۆ قەت زایە نەبووە خوای ئەعمالی صالحی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەوەی بۆ دنیامان باشە پێمان عەتاکە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ڕزقێکی حەڵاڵی پاکی زۆرمان بدەرێ یا رب العالمین یا ئیلاهی ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای گیان ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بەزەی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە ئەم دەستپێکی دەرسەی کە دەستمان پێکردۆ بیکەرە خەیر و نور و بەرەکەت بۆ ژیانمان بۆ ئاخرەتمان بۆ ناوگۆڕمان بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من شيء وجبوري وخوالي من قبولك وموفق بني يا ربي